بەڵام ئیتر ئێستا زۆرم حەز لە کارەکەیە و بە تەواوەتی فێر بوو. یەکەم جار تۆزە قورس بوو بۆم بەس ئێستا زۆر ئاسانە. لە ئێوارەی یەکەم ڕۆژی 11مین فستیڤاڵی هەنارم لە پارێزگای هەڵەبجە لێرە لە بەشی دەستڕەنگینی لە فستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە لە فستیڤاڵەکەدا چەند بەشێک دیاری کراوە، بەشی ڕستن و چنین و کاری دەستی بەجیایە و بەشی خواردنەکان جیا کراوەتەوە، لەگەڵ ئەوەشدا بەشی هەنارەکان بەجیان. لێرە من ئێستا لە بەشی کاری دەستیم لێرە خاتونێکی لێیە، خاتو ڕەحمە کە خۆی خاوەن پێداویستی تایبەتە و نابینایە. ئەچمە لای خاتو ڕەحمە سڵاو لێبێ. تەندروستان باشە؟ یاخوا بێوەی بی بەخێر بێنە. پێم بڵێ ماوەی چەندێکە ئێوە کاری ڕستن و چنین ئەکەن و تا چەند خاوەن پێداویستی تایبەتان نەبووتە ڕێگر لە ئەم کار؟ وەڵام من بۆ ماوەی 2 ساڵ کە بێت خەریکی ئەم کارم، ئەدی یەکەم جارانە ئاواکو و خولیایە گۆکو حەزێک دەسم پێکرد، بەڵام ئیتر ئێستا زۆرم حەز لە کارەکەیە و بە تەواوەتی فێر بوو. یەکەم جار تۆزە قورس بوو بۆم بەس ئێستا زۆر ئاسانە. جگە لە کاری دەستیەوە ئیشی درومانیش ئەکەن؟ ئیشی درومانی بەدەست ئەیکەم بەس بەعنی بەدەست بە مەکینە نا، بەڵام ئیشی ناوماڵەش ئەەکەم و چێشت و نان و ئەوستانش. جگەل لە خۆتان چەند کەستان فێری ئەم ئیشە کردووە؟ ئەم ئیشە تا چەند توانیوێتی ببێتە ئەوەی کە سەرچاوێکی داهات بۆیەوە؟ وەڵام جگەل لە خۆم من ئیسە لە یەکێتی نابینیان بوومەتەوە بۆ مامەسا زیاد لە 35 دەلەبەم هەیە فێر بوون، فێمویان فێری ئەم کارە بوون، هەمویان کەم بینان و نابینای سفرن فێری ئەم کارە بوون و ئەوانیش هەمویان پەیتیانەیە و حەزیان لەم کارەیە. ئەوانیش ئێوە تا چەند دڵخۆشن کە بوونەتە سەرچاوەی ئەوەی کە چەند نابینایەک فێری ئەم کارە بکەن و لە ڕێ ئەوە بتوانن داهاتێک بۆ خۆیان پەیدا بکەن؟ وەڵام من خۆم زۆر دڵم پێی خۆشە، زۆر دڵم بەم کارە خۆشە، خۆم بۆ خۆش بوو بۆ ئەوانیش و حەز ئەەکەم داوا ئەەکەم لە هەموو ئەو کەسانەی کە کچێکیان یان کەسێکیان خاوەن پێداویستی تایبەتە لە ماڵەوە گۆشەگیری نەکەن، هەر بۆ بێتاقەتی خۆشیان، هەر بۆی مێشکی خۆشیان، یعنی ئەمانیش کەم هین نین، کەم توانانین، بارەمەندن، ئەتوانن فێر بن، جوانترین شت دروستکەن. ئێوە ئەمڕۆ چیتان هێناوە بۆ فستیڤاڵی هەنارەکە بیفرۆشن؟ ئێمە ئەم کارە دەستیانەمان هێناوە، جانتایە و پاکەتی کلێنسە و نقڵدان و ئیتر ئەو مەدالیا و شتانشمان هێناوە. کیا ئەو کارتانە بێت لە ئیشەکانی ڕۆژانەی خۆتانە؟ وەڵا ئەو کچەم هاوکارمە، من کچەکەم بە زۆری هاوکارمە. ئێوە جگە لە جانتا ئەوانە لە ماڵەوە چیتر ئەکەن؟ ئیش و کارتان چۆنە؟ وەڵا ئیشی ناوماڵ حەچی ئیشی ناوماڵی تر ئەوەی کە ئیشی ناوماڵی ماڵ و مناڵ و خوانێ بڕە چوار مناڵم مەیەوەی تر چێشت و نانیان بۆ دروستەکەین و ئیشی ناوماڵیش ئەەکەم. هەر ڕێگەی میشەوە توانن بژێوی ژیانتان دابینکە؟ وەڵی وەکو بژێوی یعنی ئێستا وامان لێ کردووە باشە شکرد، ئەنە وەڵاگە مەعاشەکە بێ باشە. دەست و چاو خۆ بێوەی بنیاخوا بەخێر بێت.